پارساڵ هەڵساینەوە کتێبخانەیەمان دروست کرد و توانیمان شار و شارۆچەکانی کوردستان گشتی بگەڕین. کتێبەکانمان بردە بەردەمی خوێنەرەکانمان. ئێستا شەو پرۆژەی هەر درێژەی ئەو پرۆژەی پارە و ئەم ساڵی دووهەمێتی ئەو پرۆژەیە بەردەوامە. ئامانجمانەوەیە کە لەگەڵ خوێنەرەکانی خۆمانە ئاش بینەوە بتوانین مەسەمرەی خوێنەرەکانی خۆمان ڕاکێشینەوە بۆ لای کتێب. دنیای کتێب خوێندنەوە دنیایەکی شەهراوی خۆشە. کتێب لەناو کۆمەلگای کوردەواریدا بەڕای من بۆی ببێتە فەرهەنگ و کولتور پێویستە لە باخچەی ساوایانە دەست پێ بکەین. مەسەڵەن منداڵی کوردی لە منداڵیەوە کە گەورە دەبێ هەرگیز کتێب بەدەستی دایک و باشی خۆیەوە نابینێ، بەڵام شتی زۆر جوانی بەدەستیەوە دەبینێ. مەسەڵەن مۆبایلی بەدەستەوە دەبینێت، لە ماڵەکەدا تەلەڤیزیۆن دەبینێ، شتی جوان دەبینێ، دیکۆری جوان دەبینێ، بەڵام کتێب نابینێ. بۆی ئەو منداڵەکە گەورە دەبێ ناتوانێت مەسەڵەن فێری کولتوری خوێندنەوە ببێ. کتێب دنیایەکی سێحراویە بەڕاستی. ئەوانەی کە کتێب دەخوێنەوە دەزان دەڵێن چی. Avem zovul Cioroșcă, Reveberia, Taverda, Qaza, Medie, Editor, Ușian, afară, Bahtăvări și... Ai adoră ciui, Huygens, Aldona'ya serdeme, Umbi Qutabi'la maçid ke, daha hastapındır ke, evci keseke, avakere, ev alimu, ev khabiru, ev profesör, seminar dane, الدەستپێکی سوپاسیا پەروەردا قەزامیدیت کێنگ و ڕابووێ چالاکیە بۆ قوتابیەت خۆدان پێدەویستیە تایبەت بەرهەفگیری هێویداری نەبەست vê rojê ev çalakiye bênekirin berdewam bênekirin çunkî bine handanek palderek bi van qutabiya ku keyfa wan xweş bît ewan jî mafê xandinê hey mafê jiyanê hey hêvîdarîn ev cure çalakiye et berdewam bin. ام سپاسیا لکه هجلت اینگون همید اما قالك وجرينج أفشلوكيا بوفون كسب هنا أنجام دون شكو قطبية معنا أوجي أستوى خدمة جي بارزة وأم حسكين بيجي جيكو مال سلولة لبريو بارد قزة أميدية صادو شاش قطبي هنا خدم بيد فين تويبات وما تشودا ما مستهنا ما مستويت باردو تويباتن ئێمە بەشێ لە وێنەگرانی شاری بانە هەوڵمانداوە لە ڕوانگەی خۆمانەوە دیمەن و سروشتە جوانەکانی کوردستان و داکیومنتری لە پێشانگایەک بناوی هەستی دیتن نیشان کۆمەلگا بدەین. بابەتی زۆربەی عکسەکان سروشتی کوردستان و مستەنەدی ئیجتماعیە. لەڕاستیدا دەمێک ساڵە شوێنێکە بتوانێت شایستەی نیشاندانی هونەری هونەرمەندانی بانەیی بێت جێگای دیار بوو کە لەگەڵ ئەم پێشانگای ئێمە دەستی بەکار کرد توانی ئەم کەلێنە گەورە پڕ بکاتەوە ئەتوانێت بەڕاستی لە پرۆگرامە فەرهەنگیەکانی شاری بانەیە ڕۆڵێکی ئەساسی ئیجرا بکە بۆ هونەرمەندێک زۆر خۆشە هاوکات لەگەڵ ئەوەی کە هونەرەکەی ئەخڵقێنێ بتوانێت جێگایەکی باش بێت کە هونەرەکانی خۆی لەوێت نیشانی خەڵک بات.